لا دەستپێکی یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی ئەستێرەکانی عێراق نەورۆز لەسەر یاریگەیانەی سلێمانی ناسراو بە مەلعەبەکە پێشوازی لە کارەبا کرد. لوئەی سەلاح پشتی زیاتر بە یاریزانە یێدەگەکانی بەست چونکە دووشەمە لە کۆتا یاری قۆناغی کۆمەڵەکانی جامیەچێتی ئاسیا لە یاریەکی گرنگ لە بەسڕە پێشوازی لە ئەهلی حەلەبی سووری دەکات. یەکەم دەرفەتی ڕاستەقینە لە یاریەکە بۆ هاوڕێکانی ئیڤان خالید بوو بە ئاسانی لە دەستیاندا. لا خولەکی 12 نابژوان لێدانێکی سزای بۆ نەورۆز ئەژمار کرد. محەممەد سامی توانی سەرکەوتوانە جێبەجێ بکات و نەورۆز بە گۆڵ یەکەم پێش بخات. يسجل عن طريق محمد سامي عن طريق محمد سامي هدف أول صعب جدا. الكهرباء کارەبا لە هەوڵدا بوو ئەنجامەکە یەکسام کاتەوە بەڵام لە خولەکی 25 لەم حاڵەتە ناوبژوان گەڕایەوە بۆ ڤار دوای وردبوونەوە بۆی دەرکەوت سەیف حاتەم لە ڕیزەکانی کارەبا شایستەی کارتی سوورە و کردیە دەرەوە لە یاریگا. دوای ئەمە نەورۆز بە تەواوی جڵەوی یاریەکەی کەوتە دەست کۆمەڵێک دەرفەتی ئاسانی بۆ ڕەخسە جیاوازەکە زیاد بکات. ئیبراهیم تۆمیوە و سەتار یاسین تەواو نزیک بوون لە گۆڵ. دوا دەرفەتی نیوە یەکەمیش بۆ باکۆ عومەر بوو گۆڵی زیاتر تۆمار نەکرا. لا نیوەی دووەم جارێکی دیکە نەورۆز باڵادەست بوو. سەتار یاسین دەرفەتێکی ئاسانی لە پێش بوو بۆ تۆمارکردنی گۆڵی دووەم چواندی. ئەم لێدانەی باکۆش دەرەوەی چوارچێوەی گۆڵی گرت. لە خولەکی 72 یاریزان محەممەد سەلام لە کارەبا بە کارتی سوور کرایە دەرەوە. ئەرچی تیپی میوان قوڕستر بوو بەنۆ یاریزانەوە یاریەکە تەواو بکات. کوڕانی خاوەن ماڵ فشارەکانیان چڕ کردبوویەوە بۆ ئەوەی بە گۆڵێکی دیکە ئەنجامەکە مسۆگەر بکەن بەڵام لە خولەکی 91 دینی ستیتیەی غانایی گورزێکی کوشندەی لە نەورۆزدا و توانی ئەنجامەکە بۆ کارەبا یەکسام کاتەوە. دوازار بربەستەکانی بەردەم یاریزانانی نەورۆز قوڕستر بوو بۆیە یاریەکە بەیەکسانی بە کۆتا هات. بەم شێوەیە نەورۆز بە 11 خاڵ بە کاتی هەڵکشایەخانەی حوتەم کارەباش بە هەمان شێوە بە 7 خاڵ لە خانەی 13 ڕیزبەندی دەبیندرێت. لە هەفتەی نوێم نەورۆز هەینی داهاتوو دەبێت تا میوانی نەفتی بەسڕا کارەباش شەممەی داهاتوو پێشوازی لە زەوڕای هاوشاری دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام.